1920 سزادراو و لە بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانیە بۆ بەسەربردننی ماوەی یاسایی سزاکانیان لەو ژمارەیەش 465 سزادراویان بە سزای سوک سزادراون کە ماوەی سزاکان لە 5 ساڵ کەمترە. هەر لەو ژمارەیەش 690 سزادراویان بە سزای قورس سزادراون کە ماوەی سزاکەیان لە 5 ساڵ زیاترە. 112 سزادراویان بە سزای لە سێدارەدان سزادراون، 80 سزادراویان بە ڕەگەز عەرەبن لە ئێستادا، 46 سزادراو بە ڕەگەز ئێرانین کە کورد و فارس. مادەکانی کوشتن زۆرترین ڕێژەی سزادراوی بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی پێگەێنێ کە 335 سزادراوە. مادەی بازرگانی هۆشبەر 78 سزادراو لە بەڕێبەراتیمانە لە ئێستا بۆ بەسەربردننی ماوەی یاسایی سزاکانیان. بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان 218 سزادراون. بۆ مادەی تیرۆریش 125 سزادراو. واری 1/1/2016 تا 29/12/2016 1079 سزادراو لە هاتوونەتە بەڕێبەراتی چاکسازی گەوران بە بەراورد بە ساڵی ڕابردوو کە 1318 سزادراو بووە، واتە 239 سزادراو بە بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە. هەر لەو ژمارێژ ئەم ساڵ 997 سزادراو لەو بەروارەیە ئازاد بووە.